با هۆی پیسبوونی ژینگەی ناوچەکەیانەوە لەلایەن کارگەکانی سنوورەکەوە ژمارەیەک لە دانیشتوانی ناحیی بازیان و گوندەکانی دۆڵی بازیان خۆپشاندانێکیان ئەنجامدا. بۆ ماوەیەک ڕێگای سەرەکی پاڵاوگەی بازیان لەلایەک و ڕێگای سەرەکی کانی شەیتان ئاغجەلەریان لەلایەکی دیکەوە داخست. خۆپشاندەران دەڵێن بەشێکی کارگەکانی سنوورەکە فلتەریان نییە و بەشێکی دیکەشیان لەگەڵ ئەوەی فلتەریان هەیە بەڵام وەک پێویست کاری پێ ناکەن. هەر ئەمەش بووەتە هۆی پیسبوونی ژینگەی ناوچەکەیان بە شێوەیەکی مەترسیدار. لە ئێوارەوە حراسانمان نەماوە، هەتا لە تاسوچەوە تەلەفۆنیان بۆ ژینگەی سلێمانی کردو تێتی کاکە ئەمە چێ و تێتی معاملەکەی کانیشتانە معاملەی شیشەکە. 5 ساڵەمەوە پێشتر گفتی پێماندا هاتە ناو دانیشتوانی کرد لەگەڵ گوندەکەیە، وتی کاکە من فیلتەری بۆ دانیم. 5 ساڵە هەتا ئێستا فیلتەری بۆ دانی ئەو پیاوە هیچی نەکردو، بەس درۆمان لەگەڵاکە بەس شتێکمان بۆ بکە، بەس فیلتەرەکە بکات دووکەڵ نەکایە مە بایشی خۆی بکە. سەرەتا لەودی و لە مامەر شیشی ماز دووکەڵێکی زۆر کرا زبڵ و سوتەمەنەکان سووتان بوو بەداخەوە ڕاستی یعنی هیچ نیزامێکی ژینگەیان نێش بوو بۆ خەڵکیان، هەموو خەڵکمان تەنگ نەفەس بوو بەدەوام کە هاتینە سەر خۆپشاندانەکەی ئەودی. ئەگەر هاتو جێبەجێ نەکرێت لە مافەڕەوەکانی گەنجان لە دەرفەت و خزمەتی شوێنەکەمان ئەوە دڵنیابن ئێمە هەموو ڕێکارێکی یاسایی مەدەنی ئەگری نەبەر. وتەبێژی ئەنجومەنی ڕێکخراوەکانی بازیانیش باس لەوە دەکات چەندین جار مەترسی کارگەکانی سنوورەکەیان گەیاندووە بە لایەنە پەیوەندیدارەکان، بەڵام تا ئێستا وەک پێویست وەڵام نەدراونەتەوە. دەبێ فلتەری ژینگەیی دانی. ئێستا من خۆم 2 جار سکاوای یاساییم تۆمار کردەوە لە محکەمەی سلێمانی، بەڵام ئەنجامێکی نەبووە. لەبەرەوە داوا لە بەرپرسی ژینگەی سلێمانی و محکەمەی سلێمانی یەکەم با لیژنێک ببەسن لەسەر چارەسەرکردنی ئەم معاملانەی. من داوا لە بەرپرسانی حکومەت دەکەم بێن بەدەم داواکاری بازیانەوە، بازیان مەقدورە، خەڵک خنکاوە، ئەم بەیانێ دوژی نامەپە لە بردەوە بۆ تەواریەکە. بەڕێوەبەری ناحیی بازیانیش ئاماژە بۆ دەکات لە ئایندەیەکی نزیکدا لیژنەیەکی تایبەتمەند لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە سەردانی کارگەکانی سنوورەکە دەکات. هەر کارگەیەک فلتەرەکەی لە کار کەوتبێت یا خودکاری پێ نەکات ئەوە ئیجراعاتی یاسایی لەگەڵدا دەکرێت. لایەنی قانونیمان پەیڕەو کردووە و جێبەجێمان کردە بەڕاستی. ئەوە داوامانەتە محکەمە و چاوەڕی قەراری محکەمی لەو مۆزوعەیە. خەڵک هەوڵەیەن بەڕاستی لەسەر ئاستی باڵا مۆزوعە چارەسەرکەین. لیژنەی محافەزە بەڵێ ئێستا بەڕێگاوەیە تۆزێکی ترەگاتە ناو معاملەکە و ئیشی ئیداری و ژینگەی خۆیان بۆ ئاگادارمان کردنەوە کە بۆ پەری وردبینیەوە ئیشی تیا بکەن و ئیجراعاتی پێویستیش بگرنەبەر بە شێوازێکی یاسایی و قانونی. لە سنووری ناحیی بازیان زیاتر لە 160 کارگە بە جیاوازی جۆر و قەبارەیانەوە بوونیان هەیە و ڕۆژ بە ڕۆژیش دروستکردنی کارگەی جۆرا و جۆر لە سنووری ناحیەکە ڕوو لە هەڵقشانە. لاگەری ڕێگری نەکردنیش لە دروستکردنی کارگەی دیکە و ڕێخستنی دروستکردنی کارگەکان بە یاسایەک ئەوە مەترسی زیاتر لەسەر سروشت و ژینگەی ناوچەکە و تەندروستی هاوڵاتیان دروست دەبێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی کانی شەیتان لە سنووری ناحیەی بازیان.